ژنە تێکۆشەرەکە ماوەیەکە لە سۆشیال میدیا و ڕاگەیاندنەکان ناوی ژنێک دێت کە چیرۆکێکی ناخەژێنی هەبووە و چەندین ڕووداوی ناخۆش لە ژیانیدا ڕوویداوە، بەڵام کۆڵی نەداوە و لەسەر پێی خۆی وەستاوە، هەر بۆیە خەڵاتی ئازاترین ژنی پێبەخشراوە. کاک دیار ئامادەی؟ ئامادەم. شەیەرخان ئامادە؟ بەڵێ. ڕیکۆرد کیوم. سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست. ئەمڕۆ لە ماڵی خاتوونێکی گەورەی کوردین کە ئەمانەوەی بیدوێنین و قسەی لەگەڵ بکەین. ماوەیەک پێش ئێستا لە سۆشیال میدیا دەنگی دایەوە کە بووە خاوەنی خەڵاتی باشترین و سەرکەوتووترین ئافرەت. ئەو خاتوونە بەڕێزەش نەرمین ڕەحمان دەروێشە. ئەنجا ئێستا ئەمانەوەی گوێمان لە چیرۆکەکەی بێت و لە دەمی خۆیەوە گوێبیست بین. سڵاو خاتوون نەرمین. بەخێر بێن سەرچاو. زۆر سپاس خاتوون نەرمین. ئەمانەوەی لە منداڵیەوە چیرۆکەکە لە دەمی خۆتەوە گوێمان لێبێت. لە منداڵیەوە چ لۆ باسکەم لە چێوە دەست پێ بکەم. بابم سەرباز بوو لە ڕیزەکانی سوپای عێراق، بەڵام زۆر کورد پەروەر بوو. لە شانە نهێنیەکاندا کاری دەکرد. شەوانە لە شەقامەکاندا لەسەر دیوار دروشمیان دەنووسیەوە دوژی حکومەت. ئەو کاتە زۆر ناڕەحەت بوو لەبەرەوەی شەڕێکی گەورەی لە نێوان پێشمەرگە و سوپای عێراق بوو. مەبەستە ساڵی چەندە نەرمین خان؟ ساڵی شەستەکان، شۆڕشی ئەیلول. ئەو فەیلەقەی بابم لێ سەرباز بوو، بڕیار درا بگوازرێتەوە بۆ ناوچەی باڵەکایەتی بۆ شەڕی پێشمەرگە. بابم زۆر پێی ناخۆش بوو، نەیدەوی شەڕ دژی پێشمەرگە بکرێتن. بە هەر حاڵ بە ناچاری گوازرایەوە دەڤەری باڵەکایەتی. بڕیاردا شەڕ دەست پێ بکە. بابم خەریک بوو شێتە بیتر لە تاوان. ناڕەحەت بوو، هاواریە کرد، خەڵکی خڕ کردەوە، دەستی بە مزاهرە و تافلێدان و دروشم گۆتنەوە کرد. دژی ئەوەی دەیگوو کە نابی شەڕ بکرێ، دژی شۆڕش، ئەوانە برای ئێمەن، هەموو یەک خین و گۆشتین، بەڵام چ بکەین؟ کۆرە بەداخەوە دڵگرانم کردی، داوای لێبوردن نەکەم. بابم بڕیاری دەستگیرکردنی لۆ دەرچوو بە بورە. حکمی ئەدامی لۆ دەرچوو بە دادگای حکمی عەسکەری. ئەوە بوو لە سێدارە درا. ببوورە نەرمین خان. دوای ئەوە داکم بەرگەی نەگرت، یەکسەر بەزجی داو مرد. زۆر بەداخە. ئەو دە ژیانە ناخۆشەکەی من لێرەوە دەستی پێ کرد. بۆچی نەرمین خان؟ بەخۆم و بە برام ژیانمان بۆ دۆزەخ، مەجبور مامەکمانە بوو چونە لای ئەو. ئەو بەخێوی کردین. مامیشم زۆر شەڕانگێز بوو، حەزی لە شەڕ شتیوا بوو، تووشی دژمنداری بوو، زەلامەکی کوشت. خەڵکی ئاوایی پیاوە مەعقوول و ئەوانە هاتن ببوورە ئەو کوژراوە لە هۆزێکی گەورەی کوردستان بوو. چەند پیاوی مەعقوول و ڕوش سپی هاتن ئەلە سەس ئاوەچی بەو ئاگرەی داکەن، بەڵام ڕازی نەبوون. مەجبور دەیەکەمان بەجێ هێشت ڕۆیشن لۆ دەیەچتکە. ماوەچ پێچوو دیسان چەند پیاوی مەعقوول و ڕش سپی خڕبوونەوە لۆ ئەوەی سڵحی بکەن. ئەیکرا؟ ئەجە بالۆت بجێڕمەوە. سڵحیان کرد، مام ڕازی بوو 100 سەرەمەر بدەنە ساحێب کوژراوەکە و لەگە کچێک
مامیشم 50 سەری هەبوو لە ناو خزم و خێرخواز و ئەوانە پەنجاکەی دیشان لۆ تەرتیب کرد دایانێ ما کچەکە